بارەوە جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 کا پرسیاری لەو بارەیەوە لێ ئەەکەین کۆمەڵە پرسیارمان هەیە کاک جوتیار پێشەمو شتێ بەخێر هاتی زۆر سپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمانە ئەمانە بزانین ضرورەتی پێکەنانی کابینەی دەیەم چییە زوو پێک دێت پێشبینیەوە کرێت کە ئەم کابینەیە زوو پێک بێت پێشێکی سپاس بۆ میوانداری سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورسان 24 طبعاً بێگومان ئەگەر حکوومەت زوو پێک بێت لە بەرژەوەندی هەموو لایەکە بە تایبەت لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە بۆەوەی حکوومەت بتوانێت ئەو خزمەت گوزاریانەی کە گرنگن و پرۆژانەی کە گرنگن بەردەوامی پێ بدات و وەک پێشتریش جەنابی سەرۆکی حکوومەت چەندین پرۆژەی بەردی بناغی بۆ دانا گرینگە ئەو پرۆژانە بەردەوام بن ئەوش پێویستی بەوەیە کە حکوومەتەکەی تازە زوو دەست پێ بکە و دابمەزرێ ئێستا دەرەنجامەکان دیارن و حزبولانە سیاسیەکان هەریەک و سەنگی خۆی دەزانێت پارتی دموکراتی کوردستان وەکو یەکەمین حزب دەنگی بەدەست هێناوە تەسەور دەکەم ئەمە هاوکارە بێت لەوەی حکوومەتێک کە لەگەڵ هەندێک هێزولانە سیاسیەکان بە زووترین کات دەست بە گفتوگۆ بکەن بۆ پێکهێنانی ئەو حکوومەتە بەرنامەی حزب کاریگەری دەبێت لە دانوستانەکان ئەو ڕۆیا و ڤژنەی کە سەرۆکی حکوومەت کاک مەستوورە هەیەی ئەبێ کە لە ناو هەڵمەتی هەڵبژاردنە ئاماژەی بۆ کراوە و تەرکیزی لەسەر کراوە ئەبێ ئەوە ببێتە بنامایەک بۆ حکوومەتی داهاتوو. باشە کاک جوتیار سیناریۆکانی بەردەم پێکهێنانی حکوومەتی نوێ بە بۆچوونی ئێوە چییە بێت؟ دەبینێتەوە لەسەر ئەو گفتوگۆیانە وەکو باسم کردووە لەسەر ئەو بەرنامەی کە حزبی یەکەم وەکو بەرنامەی هەڵمەتی هەڵبژاردن و ئەو بەڵێنانەی کە بە هاوڵاتیانی داوە بێگومان ئەوە دەبتە بنەما لە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو و ئەو بەرنامەیەکی گشتگیر بووە بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاری لە هەموو بوارێکە و ینی ئاساییە کە هەندێک حزبولانە سیاسیش ئەوەی دانێ بێن داخڵی ئەو حکوومەتە بن حکوومەتێکی ئێتیلافی ئەو خاڵانە کە هاوبەشن زیاتر تەرکیز لەسەر بکرێەوە و خاڵانەی کە هاوبەشنین ئەمە بەڕای من کاتی پێویستە و چونکە هەڵمەتی هەڵبژاردنیش هەڵمەتێکی تند بوو بۆیە تەسەور دەکەم کاتێکی زیاتری بوێ لەو کاتانەی کە یاسای سەرۆکایەتی هەرێم دەستیشانی کردووە ینی لەوە تێئەپەڕێک بەڵام لە کۆتاییدا ینی چەند ئەو حکوومەتە زوو پێک بێ لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت. کاک جوتیار ئاماژەت بە بانگەشەکانی هەڵبژاردن کرد هە لە ناو بانگەشەکانی هەڵبژاردنە لەلایەن بەرپرسانی باڵا ئاماژە بۆ ئەوە ئەکرا کە سەرۆک وەزیرانی کابینەی دەیەمیش هەر ڕێزدار مەسرور بارزانی ئەبێت پێت وایە ضرورەت چییە کە خودی جەنابیان سەرۆکایەتی وەزیرانی ئەم خولەش ئەنجام بدات؟ هەموو خەڵک بینیویان کە ئەو چەند ساڵی ڕابردووە و 5 ساڵی کە بەڕێ سەرۆکی حکوومەت ئیدارەی ئەو وڵاتەی دەکرد ڕۆبەڕووی کۆمەڵێک لە کێشە و گرفت و قەیران بۆەوە بە زۆر بێرانە زۆر بە مادوونەناسە ڕۆبەڕووی ئەو قەیرانانە و ئەو کێشە و گرفتانە بوو و دەستکەوتی زۆر باش هەبوو و کۆمەڵە لە پرۆژەی استراتیژی بنیادرا تەواو کران وەکو بەندا و پۆند و هەندێک لە کارگەی گەورە وەکو کارگەی ستیل و کۆمەڵە لە کارگەی تر و گەشە سەندنی سێکتەری کشت و کاڵ ئەمانە هەمووی شاهێدن لەوەی کەوا بەڕێ سەرۆکی حکوومەت کاک مەسرور هەموو هەوڵی جددی داوە لەو قەیرانە و لە نەبوونی پارەیە و لە بڕینی بودجە و لە دواخستنی موچەی فەرمانبەران توانی ومانە بەسەر ئەم قەیرانانە زاڵ ببین بەشێکی زۆری ئەم قەیرانانە ئەو متمانەیەش لە دەنگدانی ئەم ئەخیرەی هەڵبژاردن سەلماندی و متمانە دووبارە بە پارتیوە بە ڕێز سەرۆکی حکوومەت دراوە و بۆیە ئەمە واقعەیەکە کە سەلماندوویەتی کە ئەم کارانەی کە ئەم حکوومەتە کردوێتی کابینەی نۆیەم و بە ڕێز سەرۆکی حکوومەت کردوێتی جێگای متمانەی سەرجەم خەڵکی کوردستان بۆ ینی پارتی نزیکەی ینی زیاتر لە 810,000 دەنگی هێناوە ئەمەش خۆی لە خۆی ینی سەلماندوویەتی کە ئەم کارانەی
ئەم کابینەیەوە بەڕێ سەرۆکی حکوومەت کردوویەتی لە بەرژەوەندی خەڵک بووەوە پێویستە بەردەوام بێن چونکە ئێمە وەکو فەرمانگەش ینی داتامان هەیە کە بەدەیان پرۆژە بەردی بناغی بۆ دانراوە ئەم پرۆژانەش هەمووی لە خزمەتی وێستکردنی ژێرخانی ئابوووریە و تەنها بۆ ئەم نەوە نییە بەڵکو بۆ نەوەکانی داهاتوش ئەم پرۆژانە سوودی دەبێت بۆیە پێویستە وە گرینگە ئەم کابینەی داهاتوش بەڕێ سەرۆکی حکوومەت وەکو سەرۆک و حکوومەت بەردەوام بێت ئەمەش داواکاری نەخودی شخصیە و نە ئەم بابەتێکی ترە بەڵکو داوای جەماوەری پارتی دیموکراتی کوردستانە و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە کە پێویستە کاک مەسرور وەکو سەرۆکی حکوومەتی داهاتوو بەردەوام بێت بۆ بەتەواوکردنی ئەو پرۆژانەی کە پێشتر چەندین پرۆژە لە خزمەتی بەرژەوەندی گشتی بەوە و جیاوازی نەکردەوە لە هیچ چین و توێژێکیان لە هیچ ناوچەیەک لە هەرێمی کوردستانە جا پێویستە بەردەوام بێت. باش بۆ خۆتان دەزانن دۆخی ناوچەکە زۆر خراپە پێتان وایە لایەنەکان ئەوەندە هەڵگری بەرپرسیارەتیەک بن کە زوو حکوومەت دەشکلی بکەن بۆ ئەوەی کە دەستگا شەرعیەکان دەست بە کارەکانی خۆیان بکەن؟ لە ئەزمموی گەلانی زۆر ناوچەکەی بە تایبەت لە سەرئاستی ڕۆژهاڵاتی ناوەڕاست ئەگەر فەرق و جیاوازی و لە بیر و ڕاش هەبێ پێویستە لە دەوری سەرکردەیە کۆ ببینەوە بۆ ئەوەی ئەو قۆناغە دژوارەی لە ناوچەکەی هەیە تێپەڕێنین. بۆیە من لە بڕواایەدام کە جەنابی سەرۆکوار وەها سەرۆکی حکوومەت ئەمڕۆکە لە قۆناغێکن پێویستە هەموو چین و توێژ و حزب و لانە سیاسەکان لە دەوری سەرکردەیە کۆ ببنەوە بۆەوەی ئەم دۆخە قورسە ئێمە تێپەڕێنین ئەمە کارێکە و ئەزمموی وڵاتان ئەمەشی بۆ ئێمەی سەلماندووە کە لە قۆناغی وادا پێویستە ئێمە لە دەوری سەرکردەیەکا کۆ ببینەوە بۆ ئەوەی ئەو قەیرانانە تێپەڕێنین بە تایبەت ئێمە لە هەرێمی کوردستانە تاکو ئێستا قوارەیەکی سیاسی زۆر ینی بڵێم یەکگرتوو مان نییە بتوانین ئێمە ئەو قەیرانانە بەجا پێویستە ئێستاکە ئەو حکوومەتێک کە پێک دێت پێویستە ئەو حکوومەتە حکوومەتێک بێ بتوانێت ئەو قەیرانانە تێپەڕێنێ و بتوانێت بە باشترین شێو مامەڵە لەگەڵ ئەو دۆخەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە لە ئەندێکی نزیکدا بۆیە بەپێی ئەزمون پێویستە ئێمە لە دەوری سەرکردەیە کۆ ببینەوە و بتوانین ئەم قۆناغەت تێپەڕێنین و لە هەمان کاتشدا ئێمە بەردەوام بین لە پرۆژەکانە بەردەوام بین لە پێشکەشکردنی خزمەت وزاری بۆ هاوڵاتیان و لە هەمان کاتشدا ئێمە بتوانین بە باشترین شێو مامەڵە لەگەڵ ئەو تەحەدانەی کە ڕوبەڕوومان نەبێتەوە لە ئایندەیەکی نزیکدا. باش کاک جوتیار جەنابەت ئاماژەت بۆ کرد کە هەمووان لە دەوری سەرکردەیە کۆ ببنەوە بۆ ئەوەی کە قەیرانەکان تێپەڕن و بوونی هێزێکی ئۆپۆزیسیۆن لە هەر حکوومەتێکدا نیشانەی ئەوەیەکە حکوومەتێکی دموکراسیە لە کوردستانیش ئێمە ئۆپۆزیسیۆنمان هەیە پێ دوایە تا چەند هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان هێزێکی تەندروستن و تا چەند پێویستە کە لە ناو پەرلەمان ئۆپۆزیسیۆنێک هەبێت کە ئۆپۆزیسیۆنێ بێ بنیاتنەر بێ و کارا بێت تا چەند گرنگە بوونی ئۆپۆزیسیۆنێکی وە؟ ببورن کە من لەو بڕواایەدا ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەی 100%مان نییە چونکە ئۆپۆزیسیۆن واتە پرۆژەیەکی بەدیل واتە ڕوئایەکی دیار بەڵام لەو بڕواایەدام کە هێشتان ئەو جۆرە ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستان دروستنەوە بەڵکو جۆرێکە لە شەپۆڵێکی چۆن بڵێ گلەیی و گازەندە کە دەکرێت لەو ئەدایی کە حکوومەت هەیەی ناچێتە ئاستێکی وەکو ئەوەی کە هەندێک لە وڵاتی پێشکەوتوو هەیە هەرچەندە زەمینە زۆر خۆش کراوە بۆ ئەو بابەتە بەڵام ئەوانەی کە خۆیان یانەوێت بە شێوێکی جیاوازتر مەسەلەن بیر بکەنەوە نەگۆشۆتە ئاستی پرۆژەیەکی گشتگیر و گشتی بتوانن ینی ئەو ڕۆڵە بجێڕن بەڵام لە هەمان کاتشدا ئەو زەمینەیە ینی خۆش کراوە ئەو زەمینە دابین کراوە بۆ ئەو بابەتە بەڵام بەداخەوە لەبەر چەند هۆیەک بەڵام لە هەمان کاتە زۆر گرینگە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بەو مانایی کە بەڕێزت ئاماژەت کرد هەبێ ئەبێ لە هەندێک بابەتە ینی یەکگرتوو بێ لەگەڵ ڕوئیا گشتیەکەی بۆ نمونە سەرۆکی حکوومەت یان ئەو حزبەی کە خەبات دەکا بۆ ناسنامە و شوناسی نەتەوایەتی کە پارتیە پێویستە ینی لە هەندێک بابەتە لە بابەتی چارەنووسسازە
پاڵپشتی ئەو ڕۆیایە بن پاڵپشتی ئەو حکوومەتە بن قەیناکە لانێک بابەتی ورد لانێک بابەت کە پێیوەستە بە شێوازێکی باشتر بۆ پێشکردی خزمەت گوزاری با ڕوویای جیاوازە بێ بەڵام ئەبێ لە دۆزە نەتەوایەتی و چارە نووسازەکانە هەموو پاڵپشتی حزبی کە ئێستا دەنگێکی یەکەمی هێناوە و ڕۆیاکەشی دیارە چەندین ساڵە خەباتی کردووە قوربانی داوە بۆ شوناسی نەتەوایەتی و بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان جا بۆیە بێ ئەمانە لە دەوری ئەم سەرکردەیە کۆ ببنەوە. بەڵێ ئێمە سوپاس دەکەین جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 بوویت سپاس بۆ ئامادەبوونتان.